ئەیزانین بەسترەوە نییە لەها لە لای تەلەبەکان هەنێکیان ئاڵین بەعرەبی قسەکەین وەمانەی تر بیرمان نەماوە بە کوردیەکە پۆز لێیان لای مناڵەکانی ترەڵێن ئەم شێفە بچووکانە لێرەیان کڵاوی شێفیشیان لەسەر کردووە چۆنیە حاڵە؟ دەنگۆ باسە تۆ چۆنی؟ وەڵا لەخوا بەسێ عیبانی ئەمە کێوەی دروست کردوون ئەم کڵاوانە؟ وەڵایی مامۆستا بەڕوا لە چی دروست کراوە؟ وەڵایی وەرەقە لە وەرەقە بەڵێ چیە فرۆشن؟ شاورمە شاورمە و ساردی ساردی باشە چیترمان هەیە؟ کنداکیمان هەیە دانەی 500 بۆرەکمان هەیە دانەی 500 پیزامان هەیە دانەی 1000 پیزاشتانەیە کێ دروستی کردۆم شتانە؟ وەڵای من شاورمەکە دایکم بۆی دروست کردوم ئەمانیش دایکیان بۆ دروست کردەوە بەس ئەو کوڕە کڕوێتی چی تریشتانەیە بێزگەڵ؟ وەڵای ساردیمان هەیە ساس و ماینۆسمان هەیە حەزیان لە چیەوانەی کە لێرەن؟ بەیان هەموو شاورمە و ساردی و پیزا و کنداکێکە ئەنی بە کورتیەکەی حەزیان لە هەموویانەوەە؟ وەڵای جمهوری بۆرە کەمن پێنج بۆرەکەمە تۆش پارەکە حسابەکەی؟ وەڵا حسابداری ئەم کۆشکەم کوڕە جوانێ خۆ جیاوازی ناکەی گران فرۆشی ناکەی وەڵایی نەوەڵا ئەی بینێ ناوچی بوو؟ لاوە ئەم کچە جوانانش لێرەوە کچە جوانەکان چۆنن؟ ئەحواڵتان چۆنە؟ چیە فرۆشن؟ وەڵا میوە خزراوات چی؟ خزراوات خزراوات یانی چی؟ بەواکی یانی چی فەواکی؟ یان میوەکان چۆن ئەیفرۆشن ئەمە چۆن وەڵایی هەتانە؟ ئەوە دانی بای ئەمانە دانی بای هەزارە ئەمە بای پێنسەیە ئەوە بای ئەوش بای پێنسەیە ئەوی ئەو لاشەر بای هەزارە ئەوانی ئەوی پێشش بای 250 ئەمە کێ بۆی دروست کردوون ئاوا بەم؟ وەڵا دایکمان دایکتان؟ وەڵا باشە ئەمە چۆن دانێ چۆن بە 250 فرۆشی؟ قاپێکەوە ئەیکەیتە قاپێکەوە؟ چی و چی پێکهاتووە؟ وەڵا بلالەیە کورە ئەنەناسە سێوە شلیکە ترەیە ئەم شتانی هەمووی لە پێگاتوە باشە بەس میوەتان هەیە ئێوە؟ بەڵێ تر لە دوکانەکانی تریش حەلەویاتە تەعامەواتە خواردنە شتی زۆری لێ ئەوە دەرسەکەتان عەرەبیە بۆیە بە عەرەبی شتەکان ئەڵێن بەڵێ ئەرۆڵا بیرمان نەماوە بە کوردەکە کوردی ئەزان کوردیەکەتان باشە نانا ماشەڵڵا ئەیزانین بەسترەوە نییە لەها لە لای تەلەبەکان هەنێکیان ئاڵین بەعرەبی قسەکەین وەمانەی تر بیرمان نەماوە بە کوردیەکە پۆز لێیان لای مناڵەکانی ترەڵێن وڵی واژ نییە بەس تەقەی ناکە ئەمە کچەمان زۆر کەشەی تر هەموو شتی جوانی بۆ هێناوین و ئێمەش دایکمان دەستی خۆش بەشتی جوانی بۆ دروست کردوین ئێوەش ماشەڵڵا هەمووتان کەشخە و جوانن هەر هەمووتان بۆیان کردوین و ئەوە عزیزیان کێشاوە تا درەنگە کەی شەو دانەنیشتون و هێناویانە بۆمان و کەشخەکە وەرە زیو وەرە ناو چییە؟ زیو زیو؟ بەڵێ ماشەڵڵا ناوەکەشی زۆر جوان ئێمە پێڵێن ئاڵتون لە پۆلا زۆر هەمووتان هەر هەمووتان زی و ئاڵتونن هەمووتان ئەڵماسن ئەڵماس دەستان خۆش بێ شتەکانیشان زۆر جوان و پاک و تەمیز دیارە چی حساباتەکە؟ وەڵی بەڵام هەموومانێکین تر جاری وایە یەکێک لەوە ساڵ پارەکەی لێوەرەکرین بەس کەس هەیە پارەی لێوەرنەگرن بێت و پارەی لێوەرن بۆ ڕەفقەکانمان بۆ مامۆستاکانی ئایان ناسین بۆ یەکەی بە پێنسە داشکاندنی بۆکان مامۆستاکانی خۆمان بە پێنسەیە ئێوە بن بە فرۆشیارێکی باش لە داهاتوە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ هەر بژین هەر بژین